بەردەوامە بیسارە بەڵێ چینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان کە ئەویش باسکردنە لەم کتێبە کە کارجێڕی قوتابخانە و خوێندنگەکانە یەکێکە لەو کتێبە گرنگانەی کە بڵاو کراوەتەوە لەسەر پوختەیەک لەسەر ئەرکەکانی بەڕێوەبەر و یاریدەدەر و تۆمار و تێنووسەکان لانێ و خوێندنگا و قوتابخانەکانەکە بەڕێز مامۆستا ڕێبوار سەر محەممەد ساڵح سەرپەرشتیاری کارجێڕی و نووسەریش کە ئەم کتێبەی نووسی و چاپی کردو و بڵاو کراوەوە ئەمڕۆ مامۆستا ڕێبوار لە ستۆدیۆ لەگەڵ ئێمەیە بێ باز لە گرنگی ئەم کتێبە و هەروەها باز لە خوێنی پەروەردەی شەکەین لە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانەیە کە خۆی سەرپەرشتیاری یەکەمی سلێمانی ڕۆژئاواشە ئەم بەیانەیە لەگەڵمانە مامۆستا زۆر بەخێر بێن زۆر زۆر خۆشحاڵ بێن منیش زیاتر سپاس خۆشحاڵ باسێکی بیرۆکەی ئەم کتێبە بکەین و گرنگیەکەی بۆچی ئەگەڕێتەوە جەنابەت ئەستایی بەم قەبارە گەورەی و بەم تایبەتمەندیە ئەم کتێبە چاپ بکەین. سپاس بۆم دەرفەتە سپاس بۆ جەنابەت. لە ڕاستیدا دامەزراوی قوتابخانە و خوێنگاکان یەکێکن لە دامەزراوە هەرە گرنگەکان کە کار لەسەر پەروەردەکردنی تاک دەکات لە کۆمەڵگەدا تاکەکانی کۆمەڵگا پێدەگەیەنێ و ئاڕاستەشی دەکا بەرەو دوا ڕۆژ مادەم دامەزراوەیەک ئەم گرنگی و پێگە گرنگی هەبێ لە ناو کۆمەڵگادا پێویستە ئاوەڕێکی تایبەتی لێ بدرێتەوە کار بکرێ لەسەری لە سۆنگەی ئەم گرنگیە و هەستکردن بە بەرپرسیارەتی لە ڕاستیدا ئێمەش هەستاین بە نووسینی ئەم پەرتوکە چکە بەڕاستی دامەزراوە پەروەردەیەکان وەکو کارخانەیەک وان بۆ مرۆڤسازی ناکرێ کارخانەیەک ئەوەندە گرنگ بێ دامەزراوەکی پەروەردەی ئەوە نەگرنگ بێ وەکو پێویستکاری لەسەر نەکرێ کەواتە بوون و نووسینی ئەم پەرتوکە لە ئێستادا من زۆر بە گرنگم زانی چونکە بەداخەوە لە ناوکەرتی پەروەردەدا لە دیوی کارگێڕیدا سەرچاوی پێویستمان وەکو پێویست نییە لە ناو قوتابخانە و خوێنگاکاندا ئەو سەرچاوانش کە هەن چەند هەوڵێکی کەمن تا ڕادەیەک توانراوە ئەوانش کەلێنێک لە کەلێنەکان پڕکەنەوە بەڵام نەتوانراوە 100 کەلێنی دیوی کارگێڕی لە ناو قوتابخانە و خوێنگاکانە پڕ بکاتەوە بۆیە ئەم کتێبە لە ئێستادا من زۆر بە گرنگی دەزانم چونکە دەستپێکی کردنەوەی خوێندنگایە ناوەکەشی خۆی کارگێڕی قوتابخانە و خوێنگاکان تەواوی ئەو پایە گرنگەیە کە قوتابخانەی لەسەر وەستاوە ئێمە دامەزراوە پەروەردەیەکانمان لەسەر چەند پایەیەک وەستاون یەکێک لە پایە گرنگەکانی ئەم دیوە کارگێڕیەتی ئەگینا مامۆستا و قوتابی و پەرتوک و پرۆگرامەکانیش پایی گرنگن بەڵام ئەو پایی کە تەنزیمی هەمووی دەخا و ڕێکی دەخا و ئاڕاستەی دەکا دیوە کارگێڕەکەیەتی زۆر باشە بۆیە لە ئێستادا من بۆیە دەست و بردێکمان لەم پەرتوکە کرد کە لەم ساڵی نوێی خوێندندا بگاتە بەردەستی دەستەی کارگێڕی قوتابخانە و خوێنگاکان پرسیارە بکەم هەرچەند بەڵێ سارە بگورە ئەزان پرسیار بکەیت ئەم کتێبە عنی جەنابتان ئەیەن بە بەشی کارگێڕی هەموو قوتابخانە و خوێندنگاکان بۆی زانیاری زیاتریان هەبێت بۆی شارەزایی باشتریان هەبێ بۆی مێژووی ئەو ئیشان ینی بەڕاستی ئێمە کە باز لە قوتابخانە و خوێندنگاکەی بەزوازانین پۆلە و خوێندنی تیانی ئەم بەشە گرنگی کە جەنابەت باسیەکەی زۆر بە ئەهیمان پێ نێیاوە چۆنەڵی باخمان پێ نێیاوە کە لە ناو هەموو خوێندنگەی شابوونی هەیە ئەمە ئەدرێ بە بە هەموو خوێندنگە قوتابخانەکان ئەم پەرتوکە لە 301 لاپەڕە پێگاتووە تەواوی دیوە کارگێڕەکانی ناو قوتابخانە و خوێندنگەی تێدایە یعنی هەموو بەشەکانی ناو کارگێڕی قوتابخانەکان بەش بە بەش ون کراوەتەوە باس کراوە بە وێنە و بە دەکۆمنتی زۆر بەڕوونی بە سوپاسەوە لەلایەن بەڕێز مامۆستا نەژاد بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی کە دڵسۆزانە هاتە پێشەوە بۆ ئەم پرۆسەیە هاوکارمان بوو لە بە چاپگەاندنی ئەم پەرتوکە ئەم پەرتوکە کارێک بوو بە مەکو دەڵێ خۆبەخشی کردومە حەزم کرد بەبێ بەرامبەر بگاتە دەستی هەموو پەروەردەکارێک لە ناو ناوەندەکانی خوێندندا و ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکدا کۆبوونەوەی سەرپەرشتیارە بە ڕێزەکان کۆبوونەوەی بەڕێوەبەر ئەزیزەکان دەکرێت ئەم پەرتوکیان بە دیاری پێدەدرێ و هەر لەو کۆبوونەوە شاڕوونکردنەوەیان دەدرێتێ لەسەر ئەم پەرتوکە چۆن بەکاری دێنن چونکە ئەم پەرتوکە وەکو لە ناونیشانەکەی دیارە پوختەیەکە لەسەر کاری بەڕێوەبەر و یاری دەدەر کە تێیدا بەڕێوەبەر لەم دەستپێکی ساڵی نوێی خوێندنەدا دەزانێت چی بکات دەزانێت چۆنی شوکارەکانی خۆی ڕێک بخات
دەزانێت چۆن ئیش و کارەکان دابشکە و چۆن سەرپەرشتیان بکە و ئەو راپۆرتە گرنگانی کە لە پێداویستیەکانی قوتابخانە چی پێویستە لە میلاکات و لە کەموکۆڕەکان چۆن دیاری بکات چۆن ئاڕاستەی پەروەردەی بکە و یاریدەدەرە بە ڕێزەکانش بە هەمان شێوەی و کارەکانی خۆیان بزانن چۆن ئامادەکاریەکان بکەن لە دەستپێکی ساڵی نوێ خوێندندا. بێگومان ئەم پەرتوکە لەسەر شێوازێکدا ڕێژراوە کە بە زمانێکی زۆر سادە و ساکاری کوردی نووسراوە. دەکرێت هەموو بەڕێوبەر و یاریدەدەر و مامۆستا و سەرپەرشتیارێکی بەڕێز بیخوێننەوە و بە ئاسانی لێ تێدەگەن بە شێوەیەک نووسراوە کە ڕاهێنەرەکان دەتوانن بە ئاسانی وانەی لەسەر بڵێنەوە. بە حکمیەوەی خۆم ڕاهێنەری بنیادنانی تواناکانم لە پرۆژەی بریتیش کانسڵ، ئەوە هەروەها لە بواری ئیداریشدا هەر کاری ڕاهێنەرایەتیم کرۆوانە منتوێتەوە بۆ یەگەر سەیری ناوەڕۆکی پەرتوکەکە من هەروە سێریەکەم لە شێوەیەکی سڵایت دابش کراوە و بە ئاسانی ڕاهێنەر دەتوانێت وێنەکان وەرگێ و لە ئەفۆن لە ناوی شەوە وردەکاریکی تەواوی تێدا و دەتوانێت بە ئاسانی بگا بە ئیداری خوێندنگەکان. دەمێ بپرسم ئەگەر کەسێک ینی یەکەم جاری ببێت بە بەڕێوەبەر سەرەتا خۆی ئەم کتێبە بخوێنێتەوە هەموو شتێکی لێ تێدەگایان دەبێت لە کەسێکی ترەوە خولێک ببینێت لەسەر ئەم کتێبە دواتر بەباشی ئەتوانێت ئەوە بکە. پرسیارەکەت زۆر جوانە، دەستت خۆش بێ. طبعاً هەموو بەڕێوبەر و یاریدەدەرێکی خوێندنگە کە تازە دەبن بەڕێوبەر یاخود یاریدەدەر پێویستیان بە ئەزمونە، پێویستیان بە یەکێکە دەستیان بگرێت، پێویستیان بە پەرتوکێکە بەرچاویان ڕووناکاتەوە. ئەم پەرتوکە یارمەتیدەرێکی زۆر باش دەبێت بۆ بەڕێوبەر و یاریدەدەرەکان کە دەتوانن هەر پرسیارێک لە مێشکیانە دروست ببێت لەسەر دیوی کارگێڕی دەتوانن بچنە سەر کلیلی ئەم پەرتوکە دەیان باتە سەر ئەو پرسیارەی کە دەیانەوێت بە وێنەش و بە شەرحیش تەواوی ئەو ئیش و کارانەی کە ئیداری خوێندنگەیەک دەوێت دەگاتە بەردەسی ئەو بە ئاسانیش دەتوانێت ئیشی تیا بکرێ و یارمەتیدەرێکی زۆر باشیش دەبێت. بەڵام لە ڕاستیدا بوونی خولێکی کارگێڕی بۆیان زۆر گرنگ دەبێت. خۆشبەختانە جەنابی بەڕێوبەری گشتی و جەنابی بەڕێوبەری پەروەردەی ڕۆژئاوا و جەنابی بەڕێوبەری وحدەی ڕاهێنان ئەوانش زۆر هاوکار بوون و بە گرنگیەوە لە پەرتوکەکەیان ڕوانی و بەڵێنیان پێداین کە هاوکارمان بن لەوەی کە خولێکی چڕ و پڕ بکرێتەوە لەسەر ئاستی بەڕێوبەراتی گشتی پەروەردەی سلێمانی. لێستا تا 700 عەدەدی لێ چاپ کراوە. دەتوانین تەناب تەختەی پەروەردەی ڕۆژئاوای پێ بکەین لە ئیدارەکان و لە سەرپەرشتیارەکان. بەڵام هەرەوەندەی و ڕۆژەی کە پەرتوکەکەمان بڵاو کردەوە و پێشکەشی جەنابی بەڕێوبەری گشتیمان کرد بڕواتان هەبێ هەتا ئێستاش بە بەردەوامی تەلەفۆنم لە پەروەردەکانی تری دەڵێ هەرێمی کوردستان لە هەولێر و لە دوهۆک و لە زاخۆ داوای ئەکەن. جا لە ڕاستیدا من تووشی حاڵەتێکی حەریج بوومە دۆست و ئەزیز هەیە لە هەموو پارێزگاکان، ینی دەستم بەسراوە چووکەوە بە عەدەدێک کراوە بۆ سەرپەرشتیاران و ئیدارەکان ناتوانین دەڵی دەستکراوە بین لە باشینی پەرتوکە. ینی هەر لەسەر ئەو قسەی ساناوە کە ئەم کتێبە ئەوە کتێبێکی گرنگە بە تایبەت بۆ ئەو بەڕێوبەرانی کە تازە دەست بەکارە بن وەکو بەڕێوبەر ئەو پۆستە وەرەگرن یاخۆت بەڕێوبەری کارگێڕی. یعنی چۆن تۆ لەگەڵ وەزارەتە قسەت نەکردووە کە بتوانی ئەمە بۆ سەر تاسەری هەرێمی کوردستان بێ. ڕاستە ڕەنگە ئەمە هەنگاوی یەکەم بێ، ئەمان جیایەوە کە لە سلێمانی و دەستپێکی، بەڵام ئەمە فراوانتری ناکەی گەورەتری ناکەی ئەم پرۆژەیە کە هەموو هەرێمی کوردستان بگرێتەوە. ئەمە ساڵانە بەڕێوبەری تازە دەست بەکارە بێ، کارگێڕی تازە دەست بەکارە بێ. ینی بەتەمای ئەمەی یاخود بۆ ئەمە لە ئەوڵ و ئەم کارەتان نەکردووە، لە ئەوڵەوە وەزارەت لە گرنگیەم بابەتە نەگەیشتووە. دەست خۆش بۆ پرسیارە زۆر گرنگ بوو، پێم خۆش بۆ پرسیارت کرد. لە ڕاستیان من لەگەڵ جەنابی وەزیردا لە کۆنفرانسێکی پەروەردەی بنیادنانی توانەکانمان هەبوو لە هەولێر، ڕەشنووسی ئەو پەرتوکەم پێ بوو. پیشانی جەنابیمدا زۆر بەلایەوە گرنگ بوو، تەنانەت لە سەر پێشەکێکی کە بۆ پەرتوکەکەم نووسی بوو دەستخۆشی لێ کردم و یەکسەر بەڕێز مامۆستا حەسەنی ڕاستپارت بەڕێوبەری گشتی پرۆگرامەکانە کە ئەرکی چاپکردنی ئەم پەرتوکە وەکو وەزارەت بگرنە ئەستۆ، بەڵام لە ڕاستیدا وعدی 500 عەدەدیان پێدام. من 500 عەدەدەکە تەنا بەشی سلێمانی ڕۆژئاواشی نەئەکرد. منەویست هەر نەبێت لە دەستپێکدا بتوانم تەختیەی پەروەردەیەکی پێ بکەم بەگشتی
ببورن دواتر هاتینەوە سلێمانی لەگەڵ جەنابی بەڕێوەبەری گشتی قسەم کردوتە من پێویستم وەکو دەستپێک پێویستم بە 700 عەدەد دەبێ بە دڵێکی گەورەوە هاوکارم بوون تیمەکەی لە بەڕێوەبەرایەتی گشتی بۆ وەکو دەستپێک ئەو 700 عەدەدە دەکەین و لێرەشەوە هیوادارم جەنابی وەزیری پەروەردەگوێی لێمان بێت و هاوکارمان بێت لەوەی ئەم پەرتوکە لە هەموو پارێزگاکانی ترەوە داوا دەکرێت لە ئێستاژدا ڕاستە وەزارەتی پەروەردە سەرقاڵی نووسینەوە و هەندێک لە تۆمارەکانن و ئاگاشم لێ هەندێکی واگەیشتووە بە چاپکردن و ئینشەڵا لە ئایندێکی نزیکدا دەگاتە دەست قوتابخانە و خوێندنگاکان لەگەڵ ئەم پەرتوکە بەرکەوتنی وهای نابێت چونکە ئەم پەرتوکە شەرحی تەواوی ئەو تۆمار و تیانووسانەی کردووە کە لە ناو قوتابخانە و خوێندنگاکانە هەن ئێمە لە سیستەمی قوتابخانە و خوێندنگا بنەڕەتی و ئامادەیەکانە یەک گرفتێکمان هەیە لەوێدا باسی تۆمار و تیانووسەکان کراوە عەفوەن تۆمارەکان بە تایبەتی کراوە دەڵێ 25 تۆمارن و لە ئایندەیەکی نزیکدا بە چاپ و بە دیزایانی وەزارەتی پەروەردە دەگاتە ناو قوتابخانە و خوێندنگاکان بەڵام لە ساڵی 2009 تا ئێستا کە ساڵی 2025 هەتا ئێستا تەنها بەشێکی زۆر کەمی گەیشتووە بەڵام خۆشبەختانە لەناو ئەم پەرتوکە لە بەرەوەی خۆم ئەزمموی زیاتر لە 20 ساڵی کارگێڕیم هەیە لە ئیشکردن لەناو ئەو بوارەیە وەکو ڕاهێنەریش کارم تیا کردووە قاڵ بوومەتەوە تایە توانیمە ئەو تۆمار و تیانووسانش کە نەبوون و گرنگ بوون بۆ ناوەندەکانی خوێندن بە دیزاینێکی زۆر جوان دیزاین کراوە و شەرحی تێدایە تەنانەت هەر لەم پەرتوکەیە وردەکاری لەسەر لیژنەکان تێدایە کە لە ناو سیستەمی قوتابخانە و خوێندنگە بنەڕەتیەکان تەنها باسی 12 لیژنە کراوە تەنانەت لە یاسای پەروەردەکەشا باسی لیژنەکان تەنها بەناو هاتووە ناوی تۆمارەکان تەنها بەناو هاتووە بەڵام لەم پەرتوکەدا پێ دەڵێ لیژنەکان لە کێ پێک دێ کێ سەرۆکێتی ئەبێ کێ ئەندامی بێ ئیش و کارەکانیان چین چۆن ئیش و کارەکانیان لە کۆمێن دەکرێت لە ڕاستیدا هەر قوتابخانەیەکم پەرتوکە بەکار بهێنێ لە دیوی کارگێڕێکەی هەم یارمەتی دەرێکی زۆر باشی مامۆستاکان دەبێ بزانێت چی دەکات لە ناو قوتابخانە و خوێندنگاکان هەم یارمەتی یاریدەدەر و بەڕێوەبەردەدا بزانێت پلانیان چییە و چۆن ئیش و کارەکان جێبەجێ دەکەن بێگومان گرنگی و بایەخێکی دەبێت کە بە ئاسانی ئیش و کارەکان بەڕێوە دەچێ و دەتوانن بە باشی خۆیان بخەنە سەرسکەی مامۆستا پرسیارێک مەبوو بەڕێز دەوت ئەمە یەکەم کتێبەکە لەسەر کارگێری قوتابخانەکان و خوێندنگەکان بێ من گەڕانێکی بچووکم کرد لە وڵاتە پێشکەوتوەکانە لە ساڵی 1970ەوە یەکەم کتێبی کارگێری قوتابخانە و خوێندنگەکان دەرکراوە و دواتری چەندین کتێبی تر ئێوە هەوڵتان نایەوە سوودێک لەم کتێبانە ببینین لەناو کتێبەکەی خۆتانەیان تەنها تەرکیزە لەسەر کارکردنی خۆ هەبووە دەستخۆش ئەم پەرتوکە گەر گوێت لە قسەکانم لە سەرەتاوە باسم کردوتم هەوڵی تریش هەبووە شتی تریش نووسراوە بەڵام بە شێوەیە کە ئاوا کۆکراوەی تەواوی کارە کارگێڕەکان بێ لە یەک پەرتوکدا لە ڕاستیدا ئەمەمانۆکو پێویست نییە هەوڵ هەیە خوشک و برای ئەزیزم لە سەرپەرشتیارە بە ڕێزەکان کردویانە بەڵام زیاتر لە شکڵی مەلزەمەیەکا بۆ بڵاو کراوەتەوە بۆی بەرچاوڕوونی هەبێ و یەک دوو بە ڕێزی تریش لەسەر دیوی کارگێڕی و بەڕێوبەری سەرکردە و ئەوانە شتیان نووسیوە و لەسەر کارگێڕیش هەندێک هەوڵ هەیە ناڵێن هیچ نەکراوە بەڵام بە شێوەیە کە ئاوا کۆکراوە بێت لە بەردەستی بەڕێوبەرێک بێ وەکو خەزانێکی معلومات هەر کاتێک پرسیارێک لە مێشکیدا دروست دەبێت دەتوانێت بچێتە سەر کلیلی ئەم پەرتوکە بە تەواوەتی جوابی پرسیارەکانی تێدایە و دەتوانێت بە ئاسانی ئیش و کارەکانی خۆی بکە بەڵێ ئەوەی کە نوێن دوا زانیاریەکانی سەردەم لە بواری کارگێڕیدا بۆ ناوەندەکانی خوێندنگە چکە ئێمە نابێت شتێک بکەین لەگەڵ سیستەم و ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردەی خۆمانە نەکڵۆک و نەگونجاو بێ کەواتامە تا ئەم دقیقەی من قسەتان لەگەڵاکەم ئاخر ئەپدەیتی ڕێنمایەکانی وەزارەتی تیادایە و جیاوازە چونکە هەر وڵاتێک سێکتەری پەروەردەکەی تەنانەت لە شارەوانیەکە بۆ شارەوانێکی تر جیاوازە ئێمە لە ڕاستیدا لە هەرێمی کوردستان یەک سیستەممان هەیە هەموو پێوەی پابندین و سیستەمەکەش هەڵقوڵاوی دید و فکری پەروەردەکارانی هەرێمی کوردستانە بۆیە ئەمە تایبەتە بە هەرێمی کوردستان تایبەتە بە سیستەم و ڕێنمایەکان تەنانەت لە عێراقیش وەزارەتی پەروەردەی عێراقیش دەتوانێت لە تۆمار و تیانووسەکانی کەتیدا پرسیارە لێ بکەم مامۆستا
بمانوێت و نەمانوێت تێکەڵی لە هەم خوێندن هەم لە سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستان و لە عێراقا هەیە بەتایبەت لە ئێستا شاکە ڕەنگە کە مەرجێک یا چەند خاڵێک یا چەند گۆڕانکاریەک دەرەکرێت لە هەم لە عێراق لێرەش سوود لەو بابەتانە وەربژیرێ هیچ لەم کتێبەیە هیچ باسی ئەم خوێندانەوە کردووە یاخود باسی پێشووترت کردووە سیستمی پێشووتر لە سەردەمی بەعساوە لەم سەردەمەیە چۆنە یا ئەو گۆڕانکاریانە یا جیاوازیەکان هیچ باس لەم بابەتانە کردوێتە لەم پەرتوکەدا زیاتر دیوی کارگێڕەکانمان باس کردووە چکە هەر بەسم لەوەیە کارگێڕیەک لە بڕیارێکی کارگێڕی لە حکوومەتی عێراقا چۆنەوە لە هەرێما چۆنە ئەو تایبەت بێ بە پەروەردە ئەو وردەکاری ئیداریانی کە هەن بەشێکی زۆر لە ڕێنمایەکان لە هەرێمی کوردستان جیاوازن لەوەی کە لە عێراقدا دەگوزارێ بەڵام بە شێوەیەکی گشتی بۆ نمونەگەر قەیدی عام تۆماری گشتی ناونووسکردنی قوتابیان و خوێندکاران بە نمونە بێنینەوە لە هەرێمی کوردستان شێوازێکی تایبەتمەندی خۆی هەیە و لە عێراقیشا شێوازێکی خۆی هەیە بۆیە جیاوازی هەیە لە فۆرمە گشتەکەیدا بەڵام لە ناوەڕۆکەکەیدا جیاوازێکی وها بەدی ناکرێت لە نێوان ڕۆکارگێریەکەشەوە جیاوازی هەیە حتمما جیاوازیە چونکە لەوێ تۆمار و تیانوسی خۆیان هەیە سیستەمی خۆیان هەیە ڕێنمایی و ڕێکاری تایبەت بەخۆیان هەیە چونکە کاتێک کە کار لەسەر پەرتوکێکی کارگێڕی دەکەی دەبێت زۆر ئاگاداربی لەگەڵ یاسای پەروەردە دژ نەبێ دەبێت زۆر ئاگاداربی لەگەڵ سیستەم و سیستەمی قوتابخانە بنەڕەتی و خوێندگە ئامادەیەکانە دژ نەبێ ئەم پەرتوکە زۆر گونجاوە لەگەڵ هەردوو سیستەمەکەدا یعنی لە سەرچاوی سیستەمەکە و یاسای پەروەردەوە سەرچاوی گرتووە بۆیە بۆ هەرێمی کوردستان بە ئاستێکی زۆر باش ئامانجەکانی خۆی دەپێکێ و بەڕێوبەری قوتابخانە و دەستەی کارگێڕی و مامۆستایانیش بەڕاستی سوودی خۆی لێ دەبینن زۆر باش. مامۆستا تەورە سەرکیەکانی ناو ئەم کتێبە چین؟ بەڵێ ئەم پەرتوکە لە چەند بەشێکی گرنگ پێکاتوە بەشی یەکەمیان تایبەتە بە ئیش و کارەکانی بەڕێوبەر لە سەرەتایی کردنەوەی خوێندنگادا بۆ نمونە لە ئێستادا بەڕێوبەرەکان سەرقاڵی خۆ ئامادەکردن لە ناو قوتابخانە و خوێندگاکاندا بۆ ساڵی نوێ چی بکەن لێرەدا زۆر بەوردی هەموو ئەو بابەتانی تێدایە کە بەڕێوبەر ئەرکەکانی چین ئەرکەکانی خۆی چۆن ڕێک دەخا و چۆن پلان لەسەر ئەو ئەرکانی کە لەم تۆمارەدا ئەفۆن لەم پەرتوکەدا نووسراوە ڕێکی دەخات یاریدەدەرەکانیش بە هەمان شێوە یاریدەدەری کاروباری خوێندکاران یاریدەدەری کاروباری کارگێڕی هەریەکان ئیش و مەهام و کارەکانیان چین بە وردی تێدایە تەواوی تۆمارەکانی تێدا ئێمە سیستەمی وەزارەتی پەروەردە 25 تۆماری کردو بەڵام لێرەدا ئەو تۆمارانی کە تازە دەرچوون و وەزارەت سیستەم ئەبدەیت نەکراوە چکە پێویستی بە کۆنفرانسی پەروەردەیە کۆنگرەی پەروەردەیە تا سیستەم بگۆڕی ئەوانشی کە وەزارەت بە پاکێج بڵاوی کردوێتەوە هەموو لە ناو ئەم پەرتوکەدا کۆ کراوەتەوە هەر 27 تۆمارەکەی تێدایە و شتێکی زۆر گرنگ لە ناو قوتابخانە و خوێندگاکانە بوونی تیانوسەکانە کە لێرەدا 37 تیانوسی تایە یارمەتی زۆر باشی دەستەی کارگێڕی دەدا لە ئیش و کارەکانیان چۆن ڕێکی بخات لە هەموو بوارەکاندا هەر بەشێک تیانوسی تایبەت بەخۆی هەیە ئێستا لەوەیە دەرفەتمان نەبێ من ناوی تۆمارەکان و ناوی تیانوسەکان بهێنم بەڵام تیانوسەکان ملحەقێکن یارمەتی دەرێکی زۆر باشن بۆ نمونە یەک نمونە دێنمەوە تۆماری گشتی ناونووسکردنی قوتابیان و خوێندکاران ئەمە تۆمارێکی فەرمیە وەزارەت دایناوە بەڵام لەگەڵ ئەوەدا کلیلی تۆماری گشتیمانەیەوە ناوی تیانوسە هەموو ناوەکانی بە پیتی ئەبجەدی تیا جاری وایە مێژوو قوتابخانەیەک نزیکەی 100 ساڵێک دەبێ تۆ ئەگەر کلیلێکت نەبێ بۆ ناوەکان بگەڕێی ناتوانانی قەیدی عامەکەوەکو پێویست بەکاربێنی و داتا و زانیاریەکان بە زووی بگاتە بەردەست و ئیشیان تا بکەیت و هەروەها لەم پەرتوکەدا باسی لیژنەکان کراوە بە وردی چونکە خۆی لە سیستەمەکەدا 12 لیژنە دیاری کراوە لێرە نزیکەی 19 لیژنەی تایە بە وردی و کە هەمووشی پێویستن بۆ خۆی 12 تۆ لێرە لەبەرەوەی کاتێک کە سیستەمی قوتابخانە و خوێندگە بنەڕەتەکان دروست کراوە هی ساڵی 2009 بە بەردەوامی ئەو وەزیرە بەڕێزانی کە گۆڕانکاریان بەسەرا هاتووە لە کابینە نوێکاندا لیژنەی نوێیان دروست کردو بە فەرمانی وەزاری هاتوۆتە ناو قوتابخانە ئاخر ئەپدەیتی وەزارەتی تێدایە بۆ لیژنەکانش کە دەتوانن زۆر بە ئاسانی ئیش و کارەکانیان
ڕاتەگرم بابەتێک کە سەرنجی ڕاکێشام وەکو فۆرمێکەتیایەتی کە باز لە ئەو زانیاریاناکی کە بێ قوتابخانەیە بوونی هەبێت و هەبێ ینی ئەو بەشانە چونکە قوتابخانەیە کە خوێندنگایەک ئەبێ تیا هەبێت و بوونی هەبێ تر لە باخچەوە بیگرە هەتاکو هەموو بەشە کاریگەڕیەکانی تر ئەتوانین یەک تۆزمان بۆ باس بکەیت چونکە زۆر سەرنجی ڕاکێشامیسم ئەو ساوە پرسیارە و لێکم باس ئەو بەسەری ڕۆژ. بەڵێ ئێمە لە ناو قوتابخانە و خوێندنگاکاندا ئەگەر سەیری دیوی کارگێڕەکەی بکەین ئێمە بەشێک لەو تۆمارۆتیان نووسانەی کە هەن ئیشی تایبەتی بەڕێوەبەرن و بەشێکی تریان ئیشی تایبەتی یاریدەدەرن یاریدەدەرن بەڵێ بەڕێوەبەریش سەرپەرشتی هەمووی دەکا بەرپرسیارە لە تەواوی تۆمارۆتیان نووسەکان لە قوتابخانە خوێندنگا بەڵام وەکو کارکردن تیایدا خۆی ئیش لە 4 دانەی یەکەمی تۆمارەکان دەکات و فەرمانبەرەکانیش کار لە تیانوس و بەشەکان دەکەن کەواتە لە ناو قوتابخانە و خوێندنگاکاندا ئێمە دیوی کارگێڕێکەمان پێگاتووە لە چەند بەشێک لە بەشی فەرمانبەران لە بەشی یاریدەدەران لە بەشی بەڕێوەبەر کە تێیدا لە ناو سیستەمەدا هەر یەکێ و بەرپرسارەتێکی کەوتوێتە سەر بۆ نمونە بەڕێوەبەر یاریدەدەر فەرمانبەر چێن ئەوەی کە ئیش لە هەندێک لە تۆمارەکاندا دەکەن چێن ئەوەی کە هەندێک ئیش لە تیانوسەکاندا دەکەن بە وردەکاری و بە تەفاسیل لە ڕاستیدا ئەمەی تێدایە و ئەم دیوە کارگێڕێکەوە کوتم پایەکی گرنگی ڕاگررتنی بەشەکانی ناو قوتابخانە و خوێندنگایە کە پێگاتووە لە پرۆگرام کە پێگاتووە لە قوتابی و خوێندکار کە پێگاتووە لە مامۆستا لێرەدا زیاتر مامۆستاکان دەزانن سوود لەم پەرتوکە وەربگرن بزان ئەرکەکانیان چین لە ناو ئەو لیژنانی کە هەن چکە بەڕاستی کاتێک کە سەردانی قوتابخانە و خوێندنگاکانمان دەکرد هەر نووسرا بوو لیژنەی فڵان بەڵام وردەکارێکی وەکو پێویست ڕوون نەبووە لە لای ئیدارەکان بزان چۆن ئیشی تیاکەن تەنانەت ئەم قسەیە بۆ بەشێک لە تۆمارەکانیش هەرڕاست بوو تۆمارەکان دروست کراوە وەکو ناوچکە لە سیستەمی قوتابخانە و خوێندنگا بنەڕەتی و ئامادەیەکان تەنها بەناو هاتووە وردەکاری و تەفاسیلەکەی تێدا نەکراوە بۆیە ئەمە یارمەتیدەرێکی زۆر باشی دەبێنجا ئەگەر تەواوی کەم بەشێکی تری ناو ئەم پەرتوکە پێگاتووە لە دۆسیەکان طبعا ناوەندەکانی خوێندن پەیوەندیەکی کاریگەری هەیە لەگەڵ پەروەردە و هەموو ئیشەکانی لە ڕێگەی پەروەردەوە دەکرێت بۆیە چەند بەش هەیە لە ناو پەروەردە ئەوەندە دۆسیە پێویستە لە ناو قوتابخانە و خوێندنگاکانە هەبێ بۆ نمونە کاتێک کە نووسراوێک لە بەشی بیناسازی پەروەردەوە دێت لە بەشی بیناسازی پەروەردە لە ناو فایل بۆکسی تایبەت بەخۆی هەڵەگیرێ وەزایدەن هەر لیژنەیەک لەوانە دۆسی تایبەتی بەخۆی هەیە چکە هەر لیژنەیە کار و چالاکی ئەکات ئێمە لە پرۆسەی بنیادنانی تواناکاندا زۆر پێویستمان بەوەیە کە ئەم پەرتوکە لە ناو قوتابخانە و خوێندنگاکانە ئیشی لەسەر بکرێ چکە ساڵانەشی هەبێ بەڵێ چونکە ساڵانە تەقیمی قوتابخانە و خوێندنگاکان تەنانەت بەڕێوەبەری خوێندنگاکان بەشێکی دیوە ئیدارەکەیەتی سەرکردایەتی و بەڕێوەبردنە کەواتە ئەگەر ئەم پەرتوکە بە وردەکاریەوە لە ناو قوتابخانە و خوێندنگاکانە بەکار بێت ئەو قوتابخانەیە لە ئاستێکی زۆر باشدا دەبێ هەم لە هەڵسەنگاندن هەم لە ئاڕاستەکردنی ئەو ئیشوکارانی کە لە بەردەستیدایە و عەفوەن دوێک شتی بچووکیش ماوە بۆی وەکو دەڵێ پێناسی تەواوی کاتەکەمان کەمە مامۆستا بۆی بەشی بڕوانامەشی تایە بە وردی باز لە بڕوانامەی عەرەبی و کوردی و سیستەمی ئەلکترۆنیش کراوە و باز لە ئەنجومەنی مامۆستایان کراوە و بە شێوەیەکی گشتیش سەرنج و تێبینی گەلێکی زۆری تێدایە و ئەوانەی کە لە خولەکانە کە کاتی خۆی وانەمان بتوێتەوە بە پرسیار لە لامان دروست بووە ئێمە هەموویمان کردو بە پرسیار و هەمووشیمان لەنا ئەو پەرتوکە وەڵام داوەتەوە ئافوان ببورن. خێر مامۆستا سوپاس بۆ تاوای زانیاریەکانە مامۆستاگەم کۆساکتۆی پرسیارەکەن ئەوەی کە هەیە بەس دەستخۆشیە مامۆستا کە بەڕاستی ئەرکێکی گەورە و پیرۆزە خسۆتە سەر شانی خۆت بە چاپکردن و نووسینەوەی ئەم کتێبە بۆ هیواینکە لە داهاتووە کە جەناب بانگهێشتی ئێراکەینەوە بۆ هەموو هەرێمی کوردستان چاپکرا بێت و بەدەست هەموو خوێندنگاکان لە هەرێمی کوردستانە گەیشت بێت. دووبارە زۆر زۆر سپاس بۆ مامۆستا ڕێبوار ستار محەممەد ساڵح سەرپەرشتیاری کارگێڕی و نووسەر کە ئەمبانێ لە ستۆدیۆ لەگەڵماناوی لەخێر. زۆر سپاس بۆ جەنابتان ئەو پەرتوکەش پێشکەشەکردین زۆر زۆر سپاس دەکەین. ئەوە لە کتێبخانەی کورسان نووس ئامێنێتەوە لێرە ئێمە وەکو یادگاریەکی جەنابە لە خۆمان زۆر سپاس.